چی دەزانیت دەربارەی باڵندەی سکرتێر؟ باڵندەی سکرتێر تەنها باڵندەیەکە لە جیهاندا نێچیرەکەی دەستەوەسان لە بەردەمیدا دەوەستێت بۆ مردن. جوانی چاوەکانی و درێژی برژانگەکانی لە گرنگترین تایبەتمەندیەکانی باڵندەی سکرتێرە. ڕاگرتنی قاچەکانی بە شێوەیەکی باڵانسی و هێزە زۆرەکەی وای کردووە پارێزراو بێ لە پێوەدانی مار لە کاتی ڕاوکردنیدا. توانای فڕین و بە پێڕۆشتنی هەیە و بۆ ماوەی 20 میل دەتوانێت بە پێ بڕوە، بۆیە لەسەر زەوی ڕاو دەکات. باڵندەی سکرتێر بە کۆمەڵ دەچنە دەرەوە بۆ ڕاوکردن. بە زۆری مشک و کۆتر و دووپشک و مار و بەچکە ئاسک ڕاو دەکەن. دەمێکی فراوانی هەیە کە یارمەتی دەدا نێچیرەکەی بە ئاسانی قوت بدا. باڵندەی سکرتێر لە پشتی نێچیرەکەیەوە دێ و بە دەنووک و پێیەکانی هێرش دەکاتە سەری تا بێهۆشی دەکا. بۆیە نێچیرەکەی دەستەوەسان لە بەردەمیدا دەمێنێتەوە تا لە هۆش خۆی دەچێ. دایکەکانیان ڕاوچیەکی باشن، بۆیە بەدەگمەن ڕوودەدا بەچکەکانیان بمرن لە برسا و بە ئاسانی ڕاو دەکەن. بەرزی باڵندەیەکی سکرتێری پێگەیشت و 1 مەتر و 30 سانتیمە. هەر دایکەیەکی سکرتێر ڕۆژانە 1 بۆ 3 هێلکە دەکا و بە زۆری لە ناوچەکانێکی شوەری ئەفریقا دەژین. وەک هێمایەک بۆ ئازایەتی و چاونەترسی، باڵندەکە وێنەی لۆگۆی سەر جلوبەرگی سەربازانی سۆدانە.